سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد ببمەوە ئەزیزان وردە نزیک و وردە نزیک دەبینەوە لە سەری ساڵی کوردی و لە وەرزی نەورۆز بێگومان لە وەرزەیەدا بە تەواوەتی خەڵکی کوردستان گەشت دەکات و دەچێت بۆ گەشت و سەیرانەکان سەردانی شوێنە جوانەکانی شاری سەردانی شوێنە جوانەکانی کوردستان بە گشتی دەکات بەڵام بەداخەوە بەشێکی زۆرمان لە دوای ئەنجامدانی گەشتەکان دەبینین ژنگەی خۆمان ناپارێزین و ژینگەی کوردستانە جوانەکەمان پیس دەکەین بۆ ئەمڕۆ من بە پێویستی دەزانم تاوتوێ لەگەڵ هاوڵاتیان بکەم بزانین ئاخوا هاوڵاتیان تا چەند ئامادەنا ئەمساڵ گەشت بکەن و ئایا گەشت لە کاتی گەشت و سەیرانەکان ژینگە پیس دەکەن یاخۆت ئامۆژگاریان چییە بۆ کەسانەی کە ژینگە و شوێنە گەشتیاریەکان پیس دەکەن و بەداخەوە دیاردەیەکی ناشرین هەیە وردە لە نێو کۆمەڵگەی ئێمە پەرە دەستێنێت ئەویش بێزارکردنی خەڵکە لە گەشتەکان بە بەرزکردنەوەی دەنگی سەماعەکان یا مسەجەلی سیارەکان دەبینی چەند گەنجێک چوونەتە گەشت بەیەکەوە بەڵام هەموویان بەیەکەوە دەنگی سەماعەکانیان بەرز کردوتەوە و هەڵ لەپەڕن کەمەش دەبێتە هۆی بێزارکردنی ئەوانەی کە لە دەوروبەریان دانیشتون بۆیە من تاوتوێ ئەم دوو تەوەرەیە دەکەم لەگەڵ هاوڵاتیان و ئەم دوو پرسیاریان لە دەکەم زاناخۆ ڕەو سەرنجی ئەوان چیە لە سەرم خەڵکەیە من لەوان دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن و بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن فەرموو لەگەڵ ئایلی خۆت دەچێت دەرەوەی کەسێک دێتر تۆ بێزارەکە تۆ وەکو بیرکردنەوەی خۆت چی دەبێ بەرامبەر بەو گەنجەکە ئاوا لە تەنیشتەوە ئایلە دەگەڵا ئەو کاراکە ئەوەی دەسە سەفرە و سیاحەت پاشە خۆی پاک بکات و چکە ئەوانەی کە کرێکاریش نەوانش هەر ئەمەینە برای منە بابی مەیە ژینگە هەمومانە پێویست ناکە ئێمە لەسەر ژینگە مناقەشە بکەین ژینگە مڵکی هەمووانە دەبێ ئێمە هەمومان پێکەوە هاوکاری یەکتر بکەین ژینگە باخایەن ڕابگرین نان و نانیشتی خۆمان دەخۆین و دوای هەدەچن دیگای خۆمان زۆر پاخێش دەکەین ناگەین دیکەش قادێک لە عاد ببینێ ئەو گەنجانەی کە دەچنە سەفرە و سیاحەت دەبینی مسەجەلێکی گەورەی پێ ئەو خەڵکەکەی دەوروبەری ئاز دەکاتن خۆت حساب بۆ بکە کە خۆت ئەڕۆیتە شوێنێک ئەو شوێنە بینی کە ئەتوێ لەورە داشتی ناڵ شت بخۆی کە ئەو شتا بینی خۆت قسە ناکەی بۆ کەسە کە دەسە و شوێنە ماڵی خۆتە لە شوێندا دەچین ئیسراحەت دەکەین نانی دەخۆی ماوەی خۆش بەسە دەبێت پێست و ماڵی خۆتە بشاکە هەموو بە پیسی بەجێ دەهێڵن و دەڕۆن و ڕاست بەجێ دێن وەڕۆ ماڵی خۆیان بیەوە هالە بە پیسی بەجێ دەهێڵن ناوە گەنجێک چیت بۆ کەسانەیە کە لەمە دووە خۆ دەزانی وردە گەشت دەست پێەکە و دەچم بۆ گەشتەکان بووی هەم دەوروبەریان بێزار نەکەن هەم بتوانن ژینگە بپارێزن وەڵی خۆم وەکو گەنجێک بیرکردنەوەی خۆم تەبان کە دەچینە شوێنێک شوێنی سیاحی سەفرە و ئەو شتانە ئێمە دەبێ ڕاچاوی ئایلە بکەین ڕاچاوی پیسی بکەین شتێک ئەو شتەی ئەو پاشماوەی کە دەمینێتەوە بۆ شوێنی خۆ شوێنی هەیە لی فڕەدەیان هەڵی گرین لە شوێنێکی وا داینە تایبەت بەخۆی کە بۆی دانراوە باڵێ وەکو گۆرانی و شتی وا هەڵپەڕین و شتە ئێمە جەوی خۆمان ئەچین بۆ شوێنە کە کەسی لێ نەبێ نەک بەسێ ئێمە خۆش خۆمان وەگرین نەک بسین خەڵک بێزارکەین دەڵێن گەنجانیانی دەبنە هۆی بێزاری لە ینی بێزارکردنی خەڵک بەوەی کە دەنجی گۆرانیەکان دەنجی سەماعەکانیان زۆر بەرز دەکەنەوە و کۆمەڵە هەڵپەرچێ دەکەن کە لەوانەیە ئەوەی تەنیشتی ئەو شتانەی پێ خۆش نەبێ چی تێ بۆ گەنجانی کە شتانە ئەنجام دەدەن واللهی بڵێم چیمان هەیە من خۆم وەکو بیرکردنەوەی خۆم حەز ناکەم کەس بێزارکەم بەڵام کە ئەو کارش ئەنجام دەدا ئەبێ حسابیەکە بتۆش بەیانی لەگەڵ ئایلی خۆ دەچێت دەرەوەی کەسێک دێتر تۆ بێزارەکە تۆ وەکو بیرکردنەوەی خۆت چی دەبێ بەرامبەر بەو گەنجەکە ئاوا لە تەنیشتەوە ئایلە دەگەڵا ئەو کاراکە شتێکی جوان نییە ئیتر بوو پێویست ناکە نە من تۆ بێزارکەم نە تۆش من بێزارکەی شتێک بووی یعنی خەڵک پێی بێزار نەبی خەڵک ئەمڕۆ لەخوای بە زیاد بێت خەڵک تێگەویشتووە خەڵک ئێستا ئەم شخصەمان هەیە بەڵام زۆر کەمە ئەم کەنەوە کەسان باز زۆر کەمە ئەو کەسانش کە هیوادارم ئەم شتا ڕوونەداتن چوە ئەگەر ڕوشی بدات ناخۆشە ئینسان کە دەستە دەرێت جەوێک بگۆڕێ شتێکی خۆش دروستکە هەم جەوێک بداتە ماڵ و منداڵەکەی خۆ یار ئەمە کۆمەرە گەنجە کە دەچینە دەرێت جەوێکی خۆش دروستکەین نەچین خەڵک بێزارکەین شتی وا خۆش نییە بەڕاستی من لەگەڵ شتە دانیم هیوادارم ئەم شتا ڕوونەداتن وردە نزیک دەبینەوە لە بەهار و تقریبان کەوتوینەتە نێو بەهار خەڵک لە بەهار گەشت دەکات بەڵام زۆر جار گلێوە دەکەن لە دوای گەشتەکان ژینگە پیس دەکەن تۆ وەکو خۆت ژینگە پیس دەکەی یان چیت هەیە بۆ کەسانی کە ژینگە پیس دەکەن بەخێبێن سەرچاوم بەخۆی حەدیسە چێ دەڵێ نەظافەت من الئیمان پاک و خاوێن لە باوەڕەوەیە ئەوەی دەسە سەفرە و سیاحەت پاشە خۆی پاک بکات و چکە ئەوانەی کە کرێکاریش نەوانش هەر ئەمەینە برای منە
بابی مەیە یعنی هەموو شتێکی مێ کات ئەو خۆی نەوی دەکاتەوە زبرێ فرەدەدا لە باتی تو گوناحە ئەزە وەکو هاوکاریەک ئەوانە دەستنە سەفرە و گەشت و سیاحەت پاشە خۆیان پاک بکەنەوە زۆر باشترە لەوەی کە فڕی دەدەن چشی ناشارستانیە ئەڵحەقەن جوان نیە و هەم گوناحیشە و لە ڕووی شەرعەوەش باشە زۆر جار گلەی لە گەنجان دەکرێت بە تایبەت دەڵێن گەنجانیان کۆمەڵە عایلە هەیە کاتێک دەچێتە سەفرە دەنگی مسەجەلی سیارەکەی بە تەواوەتی فول دەکات و دەوروبەرەکەی بێزار دەکات چیت هەیە بۆ ئەم جۆرە دیاردەیە کە دەبینی لە نوێ مەدا هەیە زۆر دیادەشی زۆر ناشرینە کابرا هەیە مشکلەی هەیە کابرا هەیە خەمەکی هەیە کابرا هەیە کێشەکی هەیە ئەوەکەی تر تەنجی سەود ئاخسە دەداتیان حافلەی دەکاتن لە تەنیشەوی جوان نییە خەڵک هاتی بۆ سیاحەت بۆ جەوە وەربگریتن بۆ ئیسراحەتکە لە دەرەوە ئەگۆبی هە لە ماڵی خۆی دادەنیشێ ئەزەوە شانە جوان نییە ناشرینە شەشی ناچارستانیە تۆ چیاڵی بۆ کەسانەی کە ژینگە پیس دەکەن و ژینگەی خۆمان ناپارێزن لە کاتی گەشتەکان خۆی کە ئەمە گرینگە کاتێک دەچین بۆ سەفرە و سیاحی کیسەیەک لە ماڵەوە یعنی کیسە زۆرە ئەوڕۆ لەخوای بەزیاد بین کیسەیەک لەگەڵ خۆمان بین پاشماوەی خۆمان ناو کیسەکەی بکەین ینی بۆ ژینگە هەمومانە پێویست ناکە ئێمە لەسەر ژینگە مناقەشە بکەین ژینگە مڵکی هەمووانە دەبێ ئێمە هەمومان پێکەوە هاوکاری یەکتر بکەین ژینگە باوکخاوێن ڕابگرین ئیشاءالله ئەو سەفرەی دادێ ئەو نەورۆزەی دادێ بە خۆشی شادی دەبی وەکوانی تر نەبی لەوانی ئەو جارە باشتر بێ لەوەی پار قەرەبارەترش بی ئیشاءالله خۆشتر بی و ئیشاءالله باشە زۆر جار ئینشاءالله ئەم نەورۆزە منیش پێم وایە ئینشاءاللهش خۆشتر دەبێت لە تەواوی نەورۆزەکانی تر لەبەرەوەی لە کۆمەڵە قەیران پێم وایە تەواو ڕزگارمان بووە قەیرانی شەڕی داعش دەڵێ یان قەیرانی دارایی دەڵێ بەڵام زۆر جار دەبینین دیاردەیەک ئێستا لە نێو ئێمەدا هەیە ئەویش بەرزکردنەوەی سەوتی مسەجەلی سیارەکان و یان ئەو سەماع وچووکانەیە کە لەگەڵ خۆیان دەبەنە گەشتەکان ئەم دیاردەیە تۆ چیت بۆ هەیە کە دەبێت هۆی بێزارکردی کۆمەڵە خەڵک خۆی من پێم باشە گەنجەکان کاتێک دەچن بۆ سەفرە و سیاحی مەقسەد کۆمەڵە گەنجێکن ئێستا مە زۆر جاران سەفرە و سیاحیمان کردووە بۆ نمونە دەگەنج 12 گەنجین ئێمە دەچینە شوێنێکی ئاوا حەز ناکەم عایلی لێبی لەبەر ئەوەی ئێمە دەمانەیە ئەو خۆشیە کە لەوێ دەکەین یان هاوڕێیەکان لەوانێ شارەزایان نەبن چۆن بەرامبەر خەڵکی لە جێگای سۆربی هەرچی یەکەم بابیکەن احتیاجە لەبەرەوەی کەسی نیە بەس دایم لە ناو کۆمەلگان ناو عایلا شتەشی جوان نیە مستەجەلەکانیان کەم بکەن و یان دەتوانن لە شوێنێکی لابەلا لەوان دوور بن خۆشی و شادی خۆیان بکەن زۆر پێم باشترە و کارە هیوادارم هەمووشیان زۆر باش بن و ئینشاءالله سەفرێکی خۆش بی و لە هەموو گەلی کوردستان بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بووم پەیام و سەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کا باز لە ژینگە پارێزی دەکەن دیارە ژینگە پارێزی شتێکی ئەوە نە قورس نییە بەڵام پێویستە ئێمە لەسەر پەروەردەکرێن لەسەر پاراستنی ژینگە هەڵکی ئێمە پەروەردەکرێ پێویستە دایک و باوکان ڕۆڵی سەرەکی ببینن لە پەروەردەکردن و قوتابخانەکان بە سەرەکی بەڵام پێویستە هەموو دایک و باوکێک لەبەر چاوی منداڵەکەی بۆی لە داهاتوو خاوەن ژینگەیەکی خاوێن بین لە داهاتوو منداڵەکەی فێربێکە ژینگەکەی بپارێزێت تەنها لەبەر چاوی ئەو یەک جار چیسەیەک دەست دێ و ئەو بەرماوەی کە لە پێشە خۆت ماوەتەوە بیخەنێ و چیسەکە دڵنیا بە منداڵەکەت لە ساڵانی داهاتوو بەو شێوەیە دەبێت و دیارە بەشێکی زۆری کە لەوایی کە دواندم سەبارەت بە دیاردەی گەنجان و بەرزکردنەوەی دەنگی سەماعەکان هەر هەمووی بێزارە هەر کەسێ دەدوێنە مەڵێ وەڵای لەم دیاردەیە زۆر بێزارم تخوا بە هەر باسی نەکەین ئەزیزە من هەر لە نێو هاوڵاتیان دەمێنمەوە پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن و دوورمەکەونەوە ڕاو سەرنجی زیاتر بویستن لەگەڵ ئایلی خۆ دەچێت دەرەی کەسێک دێتر تۆ بێزارەکە تۆ وەکو بیرکردنەوەی خۆت چی دەبێ بەرامبەر بەو گەنجەکە ئاوا لە تەنیشتەوە ئایلە لەگەڵا ئەو کاراکە ئەوەی دەسە سەفرە و سیاحەت پاشە خۆی پاک بکات و چکەوانەی کە کرێکاریش نەوانش هەر ئەمەینە برای منە بابی مەیە ژینگە هەمومانە پێویست ناکە ئێمە لەسەر ژینگە مناقەشە بکەین ژینگە مڵکی هەمووانە دەبێ ئێمە هەمومان پێکەوە هاوکاری یەکتر بکەین ژینگە باوکخاوێن ڕابگرین نان و نانشتی خۆمان دەخۆین و دوای هەدەچن دیگای خۆمان زۆر پاخش دەکەین ناگەین دیکەش قادێک لە عاد ببینێ ئەو گەنجانەی کە دەچنە سەفرە و سیاحەت دەبینی مسەجەلێکی گەورەی پێ ئەو خەڵکەکەی دەوروبەری ئیسعاز دەکاتن خۆت حساب بۆ بکە کە خۆت ئەڕۆیتە شوێنێک ئەو شوێنە بینی کە گەتوێ لەورە داشتی ناڵوشت بخۆی کە ئەو شتا بینی خۆت قسە ناکەی بۆ کەسە کە دەسە شوێنە شۆژە ماڵی خۆتە لەو شوێندا دەچین ئیسراحەت دەکەین نانی دەخۆی ماوەی خۆش بەسە دەبێت پێست و ماڵی خۆتە بشار بکەیت هەموو بە پیسی بەجێ دەهێڵن و دەڕۆن و ڕاست بەجێ دێن وەڕۆ ماڵی خۆیان بیەوە هالە بە پیسی بەجێ دەهێڵن ناوە جەم بەڕای تۆ پێش ینی کە
زمانی گەنجی تۆ خەڵکیش وەکو ئێستا کە گەشت و سەفرە و سیاحەتی دەکرد؟ بەڵێ پێشانی خەڵک دەچوە سەفرە و سیاحەت و ژینگەی خۆشی دەپارێست و وڵاتی خۆشی خۆش دەویست و بەڵام ئێستا نا ئێستا خصوصەن گەنجەکان ئەوە زۆر جاروێ زۆر جار ینی لە شارەوانی دەبینی یان شەریکاتەکان دەبینی شەقامەکان پاک دەکەنەوە گەنجەکان دەبینی بتلی ببسیە یان بتلی شتی ترە فڕی دەدەن هەل بە کرێکارەکاندا دەدەن بە حەمەلەکاندا دەدەن یعنی ئەوە شتەی بەڕاستی ناڕەشەنبیریە نائینسانیە ینی پێویستە ئینسان هەموو وڵاتی خۆی خۆش بوێتن ئەوجا لە هەموو ڕوەکەوە زۆر جار دەبینی ئەو بەهارە جوانەیە کە کوردستان خاوەن وەرزێکی زۆر جوانە لە بەهارەیانی خاوەن ژینگەیەکی جوانە خاوەن کەشەوایەکی جوانە بەو شتانە دەیشێوێنن چی بەو کەسانە دەڵێت تۆ؟ بەڕاستی ئەمن داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم خصوصەن ئەوانێک کە دەچنە سەفرە و سیاحەت بەخۆشمەوە یعنی یەک علاگەکی ینی بەسیت ینی لەگەر ئەشیاکانی خۆر بە ئەو شتانەی هەتا بیخە ناو علاکە و لەگە خۆت بیهێنەوە بیخە ناو ئاویە یعنی بۆچی وڵاتی شتێکی ئاسانیشە شتێکی بەسیتە زۆر ئاسانیشە ینی یان شتەشتر هەیە لە ئارادا هەیە بەڕاستی شارەوانیەکان پێویستە لە کاتی سەفرە و سیاحەتیان لەو دوو مانگەی خەڵک دەستە سەفرە و سیاحەت لە سەیتەرەکان هەر دەبینی مارێ علاگەی نانیا شتەچی نانێتن علاگەکی ڕەشە ئەو علاگە دەبلەکان علاگەکی دەدەمێت کا کەشتەکانی خۆت خڕکەوە و بیخەنا علاگ و ژینکەی خۆت پارێزە ینی ئەمن لەو شوێنەیمە ساعتێش دریان 2 ساعتی لەو شوێنەی دەڕۆم یەشتر دێتە شوێنی من یعنی بابە باخاوێنی بێتی هەر کەسێک هەروە بکاتن پێویستمان نەبە شارەوانی و پێویستمان نەبە پاکردنەوەی و وردە نزیک دەبینەوە لە نەورۆز و واچینە نێو بەهاروە ئەم ساڵ پێم وابێ بەهارمان خۆشە ئامادەی گەشت بکەیت؟ والله إن شاء الله إما ليسوا دوا وكو ما وصاين سهل يسوا بشومان يعني هل يسوا دسمان بيه كده راسي كي تكون زوربي ما وصل كان ساكا حاليا بيشو كان زوربيان دسمان بقشت وسفر وسياحة كده والله هي البرنامج ما بودانا وإن شاء الله ليسوا دوا هيكو بلاك إن شاء الله روات بس ما مشتكي ترهي ما وصل جان زۆر جار باسی کە گەشت دەکرێت ئەو ژینگە جوانەی کە هەمانە زۆر جار دەشێوێنرێ بە فڕێدانی خاشاک و قوتو و ئەلاگە و هەموو ئەو شتانە لە دواوی گەشتەکەی خۆیانێنی لە دوای گەشتەکەیان کە ئەنجامدا شوێنەکەی خۆیان پیس دەکەن بەشێکی زۆری هاوڵاتیان تۆ چی بەمانە دەڵێی وە پێویستە چی بکرێت بۆی ئەم دیاردەیە نەمێنێت؟ والله بداخوا يعني يما بيني مان يعني خوما روشمان بو گشت او دیار دمان بینو بس راسي دیاردی کی زون ناشین و قیزونه يعني تو خوادر خويت دانشتر شو كارويت خوادنا بجي يعني او خو خاشاكو او ماوي خوراكا يعني خوت حساب وكك خوت ارويت شيونك او شوشونا بيني كاغاتو لولاد دانش نالو بخوي او شتا بيني خوت قسناكي بو كسا بيقوم هاي كو محاسبه نفسي خوي بكات يعني او شتا بيني خود بيتا ما وصايك بيتا كاسيكي زاناك او شتا بيني ابي خوت يعني خود بيتا بيوسناكم بيمرنا يوتيوب كم ما شاء الله هم الازانيه مو اساسا كرسانه بين ما شاء الله اوبري جوانيه يعني بوخو ما بو ناشيين كاين زورناك علاقيك يعني زور تكليفناك لسنه اي توين بيبي لقال خوتا سونا خلا خاشاك دو خوتا توين هالغريو فريد شيونيكي او شيونيكا خول خاشاكي تفرد راوا توكو گنجك امادي لم ورزي نوروزا يعني ورزي بهاريه گشت بكيتو سيرام كي خود اماده كردو لقال هاوريانت بسرتا بخيراتي كانالك دەکەم بەڵێ لەگەڵ ماڵەوە دەچین ئینشاءالله باشە شتێک هەیە کە بەداخەوە دیاردەیەکی ناشرینە لە نێو ئێمەش بۆ بە دیاردەیەکی باو خەڵکێمە لە دواوەی کە گەشتەکەی خۆی ئەنجام دەدا دەبینی ژینگەکەی ناپارێزیت و ژینگەکەی پیس دەکات ئەو شتە بەرماوانەی خۆی فڕێ دەدات تۆ چی تێ بۆ کەسانە کاتێک دەچێت شوێنێکی کە خاوێنە لۆی سرعاتی خۆتە ناکرێ پاژماوەکە بەجی بێت دیاردەیەکێک جار ناشێ ئەو چەندی ساڵە ئەو شتێ بەس بەڵام بەپێی ساڵەکانی ئەم دوایە ئەم ڕێژەش زۆر کەم بووە ئەوە شتێک زار باشە کاریگەری ڕاگەیاندەکان و فەیسبووای کردووە کەەوە شوێنەکە بە پاخوانی ڕابژێت پێویستە چی بکەین بۆی پاکوخاویان ڕایگرین ینی هەر خێزانێک پێویستە ماڵی خۆتم شای بکەی کە دەسە شوێنە شوێنە ماڵی خۆتە لەو شوێندا دەچین ئیسراحەت دەکەین نانی دەخۆی ماوەی خۆش بەسە دەبێت پێویستە ماڵی خۆتم شای بکەی بەڵێ دەست خۆش بێ بێگومان ئەگەر وەکو گوماڵی خۆت تەمەشاکەی پێم وایە هیچ کەس دڵی نایە پرسیکە بەتەمای بچێت لەو بەهارێ ئەو جارە پێم وایە بەهارێ و جارەمان زۆر خۆشترە لە بەهاری ساڵی ڕابردوو ئیشاڵڵا دەچینە دەرەوەی هەولێر لای تەوسکە و درۆپا و لای ئیشاڵڵا بەهارش خۆش ئەو ساڵ لەخوای بە زیادبی بارانش باشە
ئینشاءالله خدای لەگەدابی معاشەکە زیاد و خەڵکە دڵی خۆش لە جارە ئەو ساڵی 2019 ساڵێکی زۆر خۆشە ئینشاءالله خۆشتریش دەبێت هەست بە گەرم و گوڕی خەڵک کردێ لە پاش چابوونی معاشەکەی ئایا وەڵای خەڵک زۆر خۆشە بازار زۆر بە ئەوەی خەڵک دێتە دەرەوە دێتە بازار پارەسەر دەکرێت و معاشەکە زیاد و زۆر خۆشە باشە ماما زۆر جا خەڵکە لە دوایەوەی سەفرە دەکات دەچێت بۆ ئەو گەشتانە ژینگەکەی خۆی پیس دەکات تۆ کە دەچێت گەشتەکان چی دەکەی بۆی ژینگەکە دڵپارێزی وڵی ئەگەم بچمە گەشتەکان دادەنیشم جێگای خۆمان دادەنیش لەو جێگای دادەنیشی وقتی نان و نانشتی خۆمان دەخۆین و دوای هەدەچن جێگای خۆمان زۆر پاخش دەکەین ناگەین دیکەش قادێک لە عاد ببینێ ئەو هەر دەگەین دارێنە علاگە دوایێن زادەکە جەماعەتی شارەوانین خاین دەکەنەوە بەڵام زۆر جارە ئەو دیاردێژ نیانی ناوکردنەوە علاگە دەبینی ڕاست شتەکەی لێ فرێ دەدات و ژینگەکەی پیس دەکات چ بەو کەسانە دەڵێ وڵی بۆ کەسان دێم لە هیوادارم ئەو ساڵ زۆر ئەوەیە با هیچ ژینگەکان پیس نەکات ساڵش خۆشە و با زۆر خۆشە ئەوە شتێک زار ناشرینە ئەمە هەر کاتێک بخۆمان دەستە سەفرەی دوور دەکەنەوە لە خەرچی لە بۆ هۆکارانەیە دەنجی تەنزیل و گارەگار ئەو شتانە ئەمە شتێک زار ناشرینە بۆ هۆکارێمەش لە خەرچی دوور دەکەوینەوە زۆر زارۆ ئیسعازت دەکا کابرای حیساب لەو خەرچی ناکە گەنجەی بز لە خۆی مۆزقا لێدا گۆران لێدا وا دەکات کە خەرچی دەوروبەر ئیسعاز بن تام لەو جۆش دەگەنکەوە دێنە سەفرەی یعنی ئەنگۆ دوور دەکەونەوە بەس لەبەر ئەو دیاردە ینی زۆر جار لە گەشتێک لە خەڵ دوور دەکەن بۆ دیادە قەربارەغی و هەرا هۆریا و دەنجی تەنزیلی دێ سیارە دێ هۆڕین لێدان گۆرانی لە بە هۆکارە زۆر دوور دەکەوینەوە ئەفرە و سیاحەت کەم دەچم لۆ کەم دەچی واللهی بە شەر بێزار بووە لە خۆ یعنی وەزعەکەوا لە نمایە بە شەری سراحەتی نمایە بە شەر لە خۆی بێزار بووە خەڵکە هەیە مێشتی تێک چووە لە خۆی هەموو لەسەر هەیە وەزعی تەواو نییە مولچی خانی بەکرێە و وەزعی تەواو نییە لەو بەهارە ئەو سەفرە و سیاحەتە بچی دڵت خۆش دەبی ڕەنگت دەکرێتەوە لە بۆ دەروونت باشە دو ئامادەنی سەفرە بکەیت ئەڵا من عیبم نییە لە خوای بەزیاد بی نەبوونیم ئۆلۆ خۆمەوەی شەی دەکەم دەوامی دەکەم و تەڵەبەمە و هەمووی شەچی دەکەم دەستت خۆشبی باشە لە سەفرە و سیاحەت کە دەچن ژینگەکەی خۆتان دەپارێزیێت و ئەمن سەفرە و سیاحەی بکەم دەچم ژینگەی خۆم عیب نەبی بنە خۆم هەموو خایەن دەکەمەوە هیچ بە پشتی بەجێ نات ئەیە دەستە سەفرەی عیب نەبی بنی خۆی هەموو بە پیسی بەجێ دەهێڵن و دەڕۆن و ڕاست بەجێ دێن ئەوڕۆ ماڵی خۆیان بیەوە لە بە پیسی بەجێ دەهێڵن ناوە چ بکەم باشە لۆی ژینگەکەی بپارێزین ینی هەر ژینگەی بپارێزن ماری خۆتانە ئێش وەچی ماری خۆتانە ماری خۆتان پیسبی خۆ قەلبتان هەموو تووشی نەخۆشی و ڤایرۆس و ئەوانە دەبن و ئەو جە دەژرێن وەزەعمان نەخۆشین و قەلبمان ساغنیم لە سەرەوە حارەیە لەگەڵ ئایلی خۆت دەچێت دەرەی کەسێک دێتن تۆ بێزارەکە تۆ وەکو بیرکردنەوەی خۆت چی دەبێ بەرامبەر بەو گەنجەکە ئاوا لە تەنیشتەوە ئایلە دەگەڵا ئەو کاراکە ئەوەی دەستە سەفرە و سیاحەت پاشە خۆی پاک بکات و چکەوانێک کە کرێکاریش نەوانش هەر ئەمەینە برای منە بابی مەیە ژینگە هەمومانە پێویست ناکە ئێمە لەسەر ژینگە مناقەشە بکەین ژینگە مڵکی هەمووانە دەبێ ئێمە هەمومان پێکەوە هاوکاری یەکتر بکەین ژینگە باخایەن ڕابگرین نان و نانشتی خۆمان دەخۆین و دوای هەدەچن جێگای خۆمان زۆر پاخش دەکەین ناگەین دیکەش قادێک لە عاد ببینێ ئەو گەنجانەی کە دەچنە سەفرە و سیاحەت دەبینی مستەجەلێکی گەورەی پێ ئەو خەڵکەکەی دەوروبەری ئیسعاز دەکاتن خۆت حساب وە بکە کە خۆت ئەڕۆیتە شوێنێک ئەو شوێنە بینی کە ئەتوێ لەورە داشتی ناڵشت بخۆی کە ئەو شتا بینی خۆت قسە ناکەی بۆ کەسە کە دەسە و شوێنە شۆشە ماڵی خۆتە لەو شوێندا دەچین ئیسراحەت دەکەین نانی دەخۆی ماوەی خۆش بەسە دەبێت پێست و ماڵی خۆتە بشار بکەیت هەموو بە پیسی بەجێ دەهێڵن و دەڕۆن و ڕاست بەجێ دێن ئەوڕۆ ماڵی خۆیان بیەوە لە بە پیسی بەجێ دەهێڵن ناوە نەورۆزان دەچوونە سەفرەی خەی پێشی جمهوری پێشی جمهوری زمانی مەلکی برێ زمانی مەلکی زەنە مەلکی ئەو حسابە نەبووە سەفرەتان هەبوو سەفرە کابرا ئەگە مناسبەیەکی واژنی گواستاوە ئەو چاری دەکرد ئەدی نەورۆزان
نەورۆزان دەچوونە سەفرە و شتی دەچوونە دەرێ خواردنیان لە دەرێ خواردوە بخۆی نەورۆز هەر ئەوە تا بازێک لە تاریخ باسێکرد دەنە کەس ئەو حسابێ نەدەزانی کەس نەیدەزانێت ناڵەوە لە تاریخدا ئەنجێراوە ناگوتەوە زوحی ئەوە باشە مام ئێستا خەڵکێکی زۆر لە نەورۆزانیان لە بەهاران دەستنە سەفرەی دوای لە پاشیدا ژینگەکەی پیس دەکەن جەیەکان هەموو پیس دەکەن چ بۆ کەسانە دەڵێ والله براوە هەمومان لە مەغروریە ئەدەنا ئەو خزمەتەی دەکرێت لەو دەشتە برێن لە نەورۆز لە مناسەباتە دەبینی وا دەڕۆی لە سیارێ عەلاقەیەوە لەوێدا نایە تو بڕۆ بکەنەوە عەلاقە بۆ دەفرێنی ئەو شعوری نمە ئەوە هەست دەکەن کە تۆ شەز دەکەی کە ژینگەکەی پیس دەکەن لە بەهارە عادیشۆن ئەدی مامە بەشێک دیاردێشکە هەیە گەنجان سەوتی مسەجەلەکەیان فول دەکەن و زۆرجار خەڵکی بێزار دەکەن چ بەو گەنجانە دەڵێ ئەوە دەکات بێ ئەوەی فکری خۆی بێ فکری خۆیتی حسابی کەس ناکە بەس حسابی خۆیەکە بەس ساڵی خۆی ئەوە باشە مامە بە کوردی دەرێن نەزان بێگوم بە کوردی دەرێن کابرا نەزان ئەو شتەوەشی دەکرد خۆش بی مامە زمانی مەلیکی ئەو تشتان لە گۆڕێ نەبوو زمانی مەلیکی گۆڕا ئێترەوە دنیا تێک چووە تێک چووە ئەو کات باشتر بۆ بەڕای تۆ قات قیمەتت هەبوو ئێستا قیمەتت نییە ئێستا قیمەتت نییە قیمەتت بۆتە پارە ئەوێن نقطەیەکت بۆ بگەرمەوە بە کوردی و کرمانجی ئەمە دووبارە بابوو هەتی من بابمان نەبوو داپرمە ئەمە خێمان دەکرێت ڕۆژێک مختار هاتوەتی پێرێژن سبەنی ئەو دوو منداڵە بێنە دەچینە نەحیا مەلیک دایکی مردیە خێری کردیە وڵای ئەمە بە سواری کە ترمێن نییە نا چینە فردێ لێ ڕاستی چونە نەحیا و لێ باجان کرد چینە پێشەوە میژەوە دەستم گرتەوە بەقەدەر ئەوەندە دەبووم ئەوام کردێ تومەزان بە تورکی دەژمێرە من نازانم تورکی چییە هاتمە دەرە وتیان چی بوو تو وڵا نازم هەردای گوت وەلی چ بووە جا دە دەرهەمێندا پێم دەکات تەمەەن درێژ بێ خۆمان لە دوای من ئەوەکەیت کە چوو ئەویش دەی وەرگرت داپیرشم چوو ئەویش دەی وەرگرت ئەوە بۆ دیناری نییە حیساب دیناری نییەکە نیو دیناری خەرج کرد ئەو شەڵتەی پیمان بەکەر و بارەوە بە نیو دینار پڕی کرد حەچی توی خوا خەڵقی کرد کڕی بە نیو دینار ئێستا بڕۆ ئەمل بە خۆم لەو هەو لێرە هەتای وارە دەرەبێکم خەرج کردێ بە کەبابت بە چایەت بە ترێنی ئێستا بڕۆ تاوە لە هەدەر ناچی دەخوا مامە تەمەەن درێژبی هەل لە شتاق بین ئینشاءالله دیاردێشکە هەیە کە خەڵک زۆر جار گلەی لێ دەکات لە ئێستا هەز دەکەم بتە دیاردەیەکی با ئەویش چوونی گەنجەکانە بۆ سەفرە و سیاحاتەکان و بەرزکردنەوەی دەنجی مسەجەلی سیارەکەیان ینی دەبینی گۆرانێکی پێکردیە هەموو دەوروبەرەکەی بەوە بێزار کردیە چی بۆ جۆرە کەسە دەڵێ ئەو شتەچی ناناشیرنا پێشتر قەت شتی وان نەبوو خەڵکەکە لە شوێنێ یان چەند عائیلە لە خۆی هەر کەسە لە شوێنی خۆی دادەنیشت و بە احتیاجی لە خۆی قسەعبەت و یاری دەکرد و ئەوجا هەر یەکە لە خۆی بە تەریقەچی ینی وەختەکەی بەڕێ دەکرد ینی بەڵام ئێستا کە دەزان ینی ئەو شتە بوتە شتێکی با و زۆر زار دەبێتە هۆی بێزارکردنی دەوروبەریش ئەمن یەک داوام لە ئاسایشەیە لە ئەو حالەتانە یعنی پێویستە ئاسایشیان مکافعە لە هەموو ناوچەکە لە هەموو برێن شوێنە گەشتیاریەکان ئەوانەی کە دەڕۆن خاص خصوصن گەنجەکان ئەو گەنجانەی کە دەچنە سەفرە و سیاحەت دەبینی مسەجەلێکی گەورەی پێ ئەو خەڵکەکەی دەوروبەری ئیسعاز دەکاتن یان شیتریش لە ئارەدا هەیە ئەن دەبینە ئەتوو ئەمن پیاوێکی بەتەمەنم یان دەبین دووسێ منداڵی خۆم لەگەرە یان دەبینی دێن ینی بە تەسەڕفی ناشیرن تەسەڕف دەکەن بەڕاستی منداڵی منن لە خۆشایی دەکەن یان سوحبەتی دەکەن یان قسەی خۆش دەکەن یان دەڕۆن ئەوان دێن تعلیق داوێن یان شتی ناشیرن ناجائز دەکەن بەڕاستی ئەو شتانە وەختی خۆی زمانی مە قەت نەبوو ئەو شتانە هەر نەبوو کفر بوو بەڕاستی هەر کەس عائیلەی خۆی لە تەنیشتە خۆی دادەنیشت و بەخۆشی و وەختەکەی بەڕێ دەکرد ئەو دو سێ ساعتەی لە دەرێ دەبوو تەواو یان هیچ مشکلات نەبوو بەس ئێستا مەشاکل زۆرە خصوصا مەشاکلی سیارە هاژشتن دەبین دێ هجوم
دەکات تعدال لێ دەکات یان ئەوە بەڕاستی شتێکی ناڕێکە سەلانە ئەمنیەکان لە وەرزی بەهارە پێشتە تۆکمەتر بن پێشتە ینی زیاتر یارمەتی هاوڵاتیان هاوڵاتیش پێشتە یارمەتیەوە بدە خصوصەن گەنجەکان بەڕاستی گەنجی ئەو ڕۆمان هەموو ناڕۆشنبیرن ینی بە کوڕی خۆشمەوە من نەک برێن ینی بڵێن بە کوڕی خەڵکی یان بە کوڕی خۆشمە پێویستە هەمومە ئەنجارێ کوڕی منە لەگە مەچمە گەنجەشی دەستە دەرێ پێویستە ڕۆشنبیر بی پێویستە یعنی ئەزیەتی خەڵک نەدا لۆچی ئەزیەتی خەڵک بدە خەڵکە دەبینی کچە یان دوای مەجموعە کچ و کوڕ فەرقی چیە ئەوڕۆ مەجموعە کچەکی عینە لۆ خۆ دەستنە سەفرە و سیاحەت یعنی وەختەکەی بەڕێ دەکەن ناسن یعنی وایە لێ دەکەن ئەنجارشکە هاي يعني او كسانها نسنو دري يعني برسكردنەوەی دەنجی مسەجل یان سەماعەکانە یان ئەم سەماع بچووکانەی کە گەنجان لەگەڵ خۆیان دەبن و دەبێتە هۆی بێزاری دەوروبەریش تۆ چیت هەیە بۆ ئەم گەنجانە و ئایا پێشووتریش ئاوا بوو خەڵک کە دەچۆ گەشت نەفەر هەبوو بێزاریکە والله ئەم دیاردەی هەمووی نوێیە بەڕاستی گەنجانی ئەمڕۆ ئیتر خوا ڕەحمان لێ بکە لە ئایندەمان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە ڕۆین ئەبێ گەنجان خۆیان حیساب بۆ بکەن هەیە عایلەی پێیە مەسەلەن ئافرەتی لایە ئەبێ شوێنێک دیاری بکەن بۆ خۆتان دوایسە شوێنێک بێ هەموو خۆتان گوێتان لێبێ بۆ یعنی کەسی تر بێزارەکەی هیوادارین ئەو دیاردەیە دووبارە نەکرێتەوە یعنی خۆیان بوونە چاودێری خۆیان و کەسە هەمووان خاوەنی عایلە و ئەمانی نابیانی ئێمە کاری وا بکەین خەڵکی بێزار بکەین ئێمە ڕۆین بۆ جەوێکی ژینگەی خۆش بەسەر بەرین بەسەر نەکو بڕۆین خەڵکی بێزار بکەین لە خۆمان هیوادارین ئەو دیاردەیە ئەمساڵ دووبارە نەکرێتەوە داواکەین لە گەنجان شوێنی تایبەتی خۆیان بگرن ئەو شوێنانی کە خۆیان حەزیبەکان دوور بن لە کەسانی ترەوە داعی ناکەت و دەنگی ئەو ڕادیۆیە یان مسەجەلە یان موبایلە بەرز دەکەیتەوە شتێ وا بکە تەنها خۆت خۆشەی بۆ خۆت بێ نە کەسانی بێزارکەی زۆر کەسێ ڕوا بۆ ڕاکە دوور بێ لە ئاژاوە و دەنگ و بۆی ژینگەی ئارام بەسەر بات ناڕات بۆی زیاتر بێزاری ببینێت بۆ هیوادارین ئەو دیاردە ناشرینانە بە دوور بگرێن لە گەنجان لە گەورانش نەک بەس گەنجان گەورەکانش ئێستا ئەو دیاردەیە دەکەن گەنجان یان دەبینی بەگشتی خەڵک کە دەستە سەفرە و سیاحەتێ لە دوای کە سەفرەکە یان لە ناو سەفرەکەی دەنجی سەماعەکەی کنی فول دەکات دەوروبەرەکەی بێزار دەکات چ بەو گەنجانە دەڵێت هیوادارم ئەو گەنجانە هیچ کا و شاڕێ نەکەن و ئەگەر خۆدا خەی ناکەن شەش پێکە احتیاجێ بەس ناوی دەنیشتی خۆ دیلانێکی خۆی زۆر جار بێزار بوومە تشتانە زۆر ئەو بوومە هیچ عاز بوومە ڕاست دێمە عایلەکە مەسە بابڕۆنی نزیکاش کردا دەنیشین لەگەڵ مێشکل لەگەڵ دەتەقی مندار لەگەڵ مندای ساوات هەیە گەنج حایلە لەگەڵ لەخۆیان بێزار دێن کاکە وڵای ئەمە ناعوێن لەگەڵوانە با بڕۆین نزیکاش کرد خۆیان دەنیشین دەست خۆش بێ دەکەم بینێنانی خۆشەویست دیارە بەشێکی زۆری کەوانەی دوانمان باس لەوە دەکەن ئەوان خۆیان ژینگەی خۆیان دەپارێزن بۆی کە هەر کەسێک لە ماڵێ ئەلاگەیەک هەرگرێ لە ماڵی خۆی ئالاگەیەک لەگەڵ خۆی ببایان ئەو چیسە ڕەشانەی کە شارەوانی داینەوە بۆ زبل و خاشەکەی کەسە یەکێکی ئاوا ببا دەتوانێت ژینگەکەی خۆمان بە پاخژی ڕاگرێەوە بەداخەوە لەسەر ئەو دیاردەی سەماع و دەنگ بەرزکردنەوەی مسەجەلەکان هەرچی هاوڵاتیم دوان دەبێت لەوە بێزارە زۆر یەک لە هاوڵاتیان وتی ئێمە ناچینە شوێنێک کە خەڵکی لێبێ تەنها لەبەرەوەی کە بەڕاستی دەبین دەبێتە هۆی بێزاریمان ئەم دەنجی سەماعایە و سەوت بەرزکردنەوە زۆر جار ئێمە عایلەمان لەگەڵا زۆر جار نەخۆشمان لەگەڵا زۆر جار هەیە خەڵک گەشت دەکا بۆی کە دڵی ئارام بێتەوە خەم و خەفەتێکی هەیە گەشت دەکا بۆی ئیسراحەتێ وەرگری نەک بچێتە نێو دۆڵ و زوڕنا ئەزیزانم ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی بوو بێت تا جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تا ئەڵقەیەک تر و بەرنامەیەک تر بەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ